دیمەنی بەشێک لە شەقامە سەرەکیەکانی ناو بازاڕی شاری ڕانیە. بەهۆی مانگرتنی ژینگە پارێزان زۆرێک لە شەقام و کوچە و کۆڵانەکانی دەڤەری ڕاپەڕین پڕ بوون لە زەبڵ و خاشاک. هادی ژینگە پارێزێکی شاری ڕانیە دەڵێت زیاتر لە 3 مانگە موچەیان پێ نەدراوە، بەو هۆیەوە لە بارودۆخێکی سەختدا ژیان بەسەر دەبەن. ئێمە لە چوارشەمەوەمان ماگرتووە 3 مانگە موچەمان پێ نەدراوە، بەڵام تا ئێستا نا ئیدارە ڕاپەڕین نا سەرۆک شارەوان هیچ جوابێکی ژینگە پارێزانی نەدراوەتەوە بە هیچ شوێک. ئێمن وەک خۆم کرێچیم 3 مانگە موچەمان نەگرتووە، دۆخم زۆر خراپە خۆراپە سپێنێ کرێچی بڵێ کاگە مەعاشت پێ نادرێ کرێخانت پێ نادرێ بڕۆ دەرێن نا ڕۆژی پوشومانە بووە نا جەژمانە بووە وەک کرێکارەکە وەک خەڵکی دیکەش نەبووین لە پوشوویدا هیچ مافێکیان پێ نەداوین چ مافەکمێ ئەوە مافە 3 مانگە وەرمان نەگرتووە 3 مانگە معاشمان وەرنەگرتووە ئێستاش خوا ئەگەر قەرزدارین کرێکار نییە بڵە قەرزدار نیم والله ئەوە تقریبا 3 ڕۆژ 4 ڕۆژە. پەیوەندیمان کرد بە یەکێک لە سەرپەرشتیارانی کۆمپانیای پاکەرەوەی بیڤان، بەڵام وەڵامی پەیوەندیەکەی نەدایەوە. پەیوەندیەکەت وەڵام ناداتەوە. کۆبوونەوەی زبڵ و خاشاکێکی زۆر لە ناو بازاڕ هاوڵاتیان و کاسبکارانی شاری ڕانیەی نیگەران کردووە، بەڵام لەگەڵ ئەوەشدا دەڵێن بە هەموو شێوەیەک پشتگیری داواکاری ژینگە پارێزان دەکەین و پێویستە مافەکانیان پێ بدرێت. ئێمە وەکو کاسبکار و دوکاندارەکانی ناو بازاڕ زۆ پشتگیریانێن، یعنی بەڕاستی حەقی خۆیانە حەقی خۆیانە مان بگرن حەقی خۆیانە کە پاشی نەکەنەوە. ئەوە لە زەرری ئێمە لە زەرری هەموو هاوڵاتیانە، بەڵام دەتوانم بڵێم کرێکارانی بەشی ئەو پاکردەوەیە ینی چینێکن زۆ مەزڵوم زۆ قەدر لێکراون بەڕاستی لەبەرەوەی حەقی شایستی خۆیان پێ نادرێ. ئەو ئیشەی ئەوان دەیکەن بەڕاستی هیچ کێکێکمان ئامادەنین 1 ڕۆژش 1 ساعتیش بکەین. ئێمە وەکو دوکانداران و کاسبکارانی ڕانیە پشتگیری هەم ژینگە پارێزانان دەکەین کە بەڕاستی ئەوە بۆ ماوەی 3 مانگ 3 معاشیان وەرنەگرتووە و سیرکی ئێستا ئەو بازاڕە چیلاتوە ئەوم دەیە 2 ڕۆژ 3 ڕۆژە ناتونە سەریش. حکوومەت بەڕاستی زۆر کەرتەم خەمە لەو بوارە معنە هیچ ئاوڕێک لەو کە ژینگە پارێزانە ناداتەوە. هیوادارم ئاوڕیان لێ بدەنەوە ئێمە وەکو دوکانداران و کاسبکارانی ڕانیە پشتگیریان لێ دەکەین. چەندین جارە ژینگە پارێزانی دەڤەری ڕاپەڕین مان لە کارەکانیان دەگرن بەهۆی دواکەوتنی بەردەوامی شایستەداراییەکانیان. بەشێکی زۆری ژینگە پارێزانیش لە ژیانێکی سەختدا ژیان بەسەر دەبەن بەهۆی نادیاری چارەنووسیان و دواکەوتنی بەردەوامی شایستەداراییەکانیان. لە ماوەی ڕابردووشدا بەهۆی دەربڕینی ناڕەزایەتی لە دواکەوتنی شایستەداراییەکانیان بەشێک لە ژینگە پارێزان لەلایەن کۆمپانیای جێبەجێکارەوە لە کارەکانیان دوورخرانەوە. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.